سلااو لە ئێوە ئێوارەتان باش ئێوارەی کارمەندان و بینەرانی کورسان باش دیارە لە سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە کە هەردوو سنووری قەزای تەختەق و قەزای کۆیە لە خۆ دەگرێت ژمارەیەکی زۆر ناوچەی گەشتیاری هەیە دەتوانین ناوچە گەشتیارەکانی سنووری بەڕێوەبەرایەتیمان دابش بکەین بەسەر چوار زۆندا ئەویش سەیرانگا گەشتیاریەکانی سەرزەی بچووکە لە قەزای تەختەق وەروە سەیرانگاکانی هەردوو گوندی بۆ گدو کڵێسا لە سنووری ناحەی ئاشتی جگە لەوەش کۆمەڵگەی کۆساری گەشتیاری و هەروەها کەپرە گەشتیارەکانی بەنداوی سماخۆڵی کۆی گشتی کەپرە گەشتیارەکانی سنوورەکەمان زیاتر لە 1300 کەپری گەشتیاری لە سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە هەیە جگە لەوەش کۆمەڵگەی کۆساری گەشتیاری و هەروەها لە کۆیش وەک بەڕێز شدا ئاماژەت پێدا زیاتر لە 200 بنکەی پێگەی شوێنەواری هەیە کە لە کۆی هەرێمی کوردستان 3000 شوێنی شوێنەواری هەیە لەو شوێنەواریانە 200یان دەکەونە سنووری قەزای کۆیە و قەزای تەختەقواتە سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە بۆیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دەتوانین بڵێن سێکتەری گەشت و گوزار لە سنووری قەزای کۆیە گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە لە سنووری هەردوو قەزای کۆیە و قەزای تەختەق ببوورە گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە ببینیەوە بەپێی ئەو ئامار و داتایانەی کە لەبەر دەستدایە بە نمونە ئێستا ئێمە زیاتر لە 50 مۆڵەتی گەشتیاریمان هەیە لە هەردوو سنووری بەڕێوەبەرایەتی لە سنووری قەزای تەختەق و قەزای کۆیە جگە لەوەش لێرە لە ئاماژەم پێدا 1300 کەپری گەشتیاری هەیە ئەو ژێرخانە گەشتیاری کە لە سنوورەکە هەیە وای کردووەکە ساڵانە ژمارەی گەشتیاران و سەردانیکەران بۆ ناوچە گەشتیاریەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە لە زیادبووندا بێ بە نمونە ئامارەکان لە ساڵی 2024 ئاماژە بەوە دەکەن کە زیاتر لە 300,000 سەردانیکەر و گەشتیار سەردانی ئەو ناوچە گەشتیارانەیان کردووە بۆ ئەم ساڵیش ئێمە کە تا بەرواری 1/7/2025 ژمارەی سەردانیکەران و گەشتیاران لە 200,000 نزیک دەبێتەوە کە سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە جگە لەوەش بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە بەڵێ ئێستا ئێمە لە کۆمەڵگەی یادی گەشتیارین لە نێوان گوندی بۆ گدو کڵێسا کە دەکەوێتە سەر زەی بچووک لە سنووری ناحەی ئاشتی ئێرە کۆمەڵگەیەکی گەشتیاریەکە زیاتر لە 200 کەپری گەشتیاری لە خۆ دەگرێتەوە هەروەها خزمەت گوزاریەکانی مەلەوانگە مارکێت کافتریا ڕیستۆرانت کابینەی گەشتیاری و هەروەها ڤێلای گەشتیاری بۆ مانەوەی گەشتیاران لە شەوانە ئەگەر بمێننەوە بۆیە ئەمن دەڵێم هەموو ناوچە گەشتیارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە خۆشترین و جوانترینن بۆ ئەوەی گەشتیاران سەردانی بکەن بەهۆی ئەوەی کە لێرە مەرجەکانی سەلامەتی پەیڕەوکراوە و هەروەها نرخەکان هەرزانترینن لە سنوورەکە جگە لەوەش گەشتیاران بەتایبەت گەشتیارانی کەرکووک و گەرمیان و ناوچەکانی تری عێراق دەتوانن بە هاسانی بکەن بە ناوچە گەشتیارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە بەڵێ بەڵێ ئێمە بەهۆی ئەوەی لە سۆشیال میدیا بەردەوام ئاماژە ئەوە بە گەشتیاران دەڵێن کە هەر گلەیی و گازندێکیان هەبوو دەربارەی چۆنە گەشتیاریەکان دەتوانن بە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیی بگەێنن بۆ ئەوەی بە دۆداچوونی بۆ بکەین ئەم ساڵ کە تا 1/7 تا ئێستا هیچ گەشتیارێک گلەیی و گازندەی نەبووە لە نرخ دیارە ئەوە دەسەلمێنێ کە نرخەکان لێرە هەرزانترینن لەو هەموو کەسێک توانای ئەوەیە کە گەشت بکا بۆ ئەو شوێنانە بەدڵنیاییەوە پلانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە وەک گوتم ئێمە کە سەرەتا دەستمان پێکردووە لە ساڵانی 2012 و 2013 لە هەموو سنوورەکە 67 کەپری گەشتیاری هەبووە ئێستا زیاتر لە 1300 کەپری گەشتیاری هەیە جگە لەوەش پلانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە ئەوەیە کە
هانی وەبەرهێنان دەدا بێن لێرە وەبەرهێنان بکەن لە سنوورەکە. ئێمە لە سنووری قەزای کۆی هەندێک تایبەتمەندی هەیە لە شوێنەکانی تر نییە. بە نمونە زەی بچووک بە زیاتر لە 600 کیلۆمتر بە سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیەدا تێدەپەڕێ. ئەوە ڕووبەرێکی فراوانە، یعنی دەرفەت دەدا بە وەبەرهێنان بێن لێرە وەبەرهێنان بکەن. جگە لەوەش لە سنووری قەزای کۆیە گەڕاوی میرسەیت هەیە کە سەرچاوەیەکی ئاوی کانزاییە. ئێمە بەردەوام لە هەوڵی ئەوەیدان کە وەبەرهێنێک بێ لێرە وەبەرهێنان بکە، شارێکی گەشتیاری تەندروستی دروست بکە بەوەی کە ئاوەکە سەرچاوەیەکی هۆکارێکە بۆ چارەسەری چەندان نەخۆشی. پێمان وایە دەبێت یەکەم پرۆژە لە هەموو لەسەر ئاستی عێراق و هەروەها ئێمە لە پلانماندایە کە پرۆژەی وەبەرهێنان لێرە لە پرۆژەیەک بە ناوی یاری ئاویەکان لەسەر زێی بچووک دروست بکەین بۆ ئەو مەبەستە بە دوای وەبەرهێندا دەگەڕین. بەڵام ئێمە یەک کێشەمانەی لە سنووری قەزای کۆیە و قەزای تەقتەق ئەوە بەرهێنە بە توانایەمان نییە، یاخود بڵێن پارەدارەکانی ئێرە ئاستی تێگەیشتنیان بۆ سێکتەری گەشت و گوزار لەو ئاستەدا نییە کە وەک سەرچاوەیەکی داهات وەک بزنسێک سەیری بکەن. بۆیە خۆتان دەزانن گەشت و گوزار سەرەتا یعنی بەتایبەت لە سنووری بەڕێوەبەرایەت لە سنووری قەزای کۆیە سەرەتایەکەی دەگەڕێتەوە بۆ دوای 2000ەکان. ئەوەش کاتی دەوێ و ماوەی دەوێ. پێمان وایە ئەو پلانی کە دەستمان پێکردووە داهاتوویەکی باشی دەبێت. بەڵێ بەڵێ بەدڵنیاییەوە پلانی دەستەی گەشت و گوزارە، پلانی بەڕێوەبەرایەتیەکانی گشتی گەشت و گوزار و هەروە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانیشە کە خۆتان دەزانن کە گرنجێکی زۆر بە سێکتەری گەشت و گوزار دەدرێت. بەتایبەت بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەرتە لە لاوی گرنجێکی زۆر تایبەتی هەیە، هەتا ئەو بەرنامەی گەشت و کاڵکەویستی کشت و کاڵ و گەشت و گاڵ بەیەکەوە ببەستێتەوە. ئەوە یەک لە پلانەکانی بەڕێزیانە دیارە گرنجێکی زۆر بە و سێکتەرە دەدرێت. ئێمە وەک گوتم بەردەوام لە هەوڵی وەبەرهێنان لە هەوڵی ئەوەدانی وەبەرهێنەران بێنین لێرە وەبەرهێنان بکەن. بەڵام خۆشتان دەزانن ئەو کاریگەریانەی بەتایبەت ئەوانەی کە ئەو ڕووداوانەی کە دوای 2014 هاتنی داعش و هەروەها ڤایرۆسی کۆڕۆنا جگە لەوەش هەر ڕووداوێکی تر کە ڕوو بدا کار لە سێکتەری گەشت و گوزار دەکات. لەبەرەوەی سێکتەری گەشت و گوزار کەرتێکی ناسکە، یعنی هەر گۆڕانکاریەک هەر ڕووداوێک لە هەر سێکتەرێکی تر ڕوو بدا کاریگەری دەبێت لەسەر ئەو سێکتەرە و هەروەها هەندێک سێکتەری تریشێن لە سنووری قەزای بەڵێ بەتایبەت ڕێگەوبانی باش یەک لە هۆکارەکانی پێشکەوتنی گەشت و گوزارە. گرنگترین ئاستەنگەکان وەک گوتم ڕێگەوبانەکان یەک لەو هۆکارانن کە سێکتەری کار لە سێکتەری گەشت و گوزار دەکەن. کۆیە تاکە قەزایە کە هەموو ئەو ڕێگایانەی بە شوێنەکانی تر بە شارەکانی تری دەبەستێتەوە هەر هەمویان تاکسایدن. سەر زەمنێکی زۆر لە ڕاگەیاندنەکان ڕێگای کۆیە بە ڕێگای مەرگ دەناسرا. ئەوانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر سێکتەری گەشت و گوزار. جگە لەوەش کێشەی مڵکایەتی یەک لەو کێشانەیە کە لە کۆی هەرێمی کوردستان بەتایبەت لە سنوورەکەی ئێمە کێشەیەکی زەقە بوو لە ڕووی کەرتی گەشت و گوزار. یعنی بەشی زۆری ئەو ناوچانەی کە شیاون بۆی پرۆژەی گەشتیاریان لێ ئەنجام بدرێت مڵکی وەزارەتەکانی ترن، مڵکی شوێنی ترن یاخود مڵکی خەڵکن. ئەوانە هەمووی ڕێگرن لە بەردەم پێشکەوتنی سێکتەری گەشت و گوزار. جگە لەوەش وەک گوتم لە سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆی یاخود لە هەردوو سنووری قەزا و تەقتەق وەبەرهێنەران یعنی وەبەرهێنێکی وامان نییە لەو توانایەکەی لەو ئاستەدا بێت کە وەبەرهێنان لە سێکتەری گەشت و گوزار بکات. لەبەرەی خۆتان دەزانن پرۆژەی گەشتیاری سەرپێویستی بە سەرمایەکی یەکجار زۆرە. سپاس بەرەوش. Tamam. Sağ olun.